ئەم دەستدەتر سەرێ مژارێ و ئەو فۆرما کوهاتێ دروستکردن ڕاوەستین میوانێکی من لەگەل منەت ناوەستوی دەبڕێز هێمن سید مراد بڕێفەبەرە گشتی چاندنیا هەولێرێ ناوەستوی دەرگەل منە بەخێر بێن لە فۆرمەکەەوە دەست پێ بکەم ئەم ساڵ بینیمان بەشێکی زۆری جوتیاران گلەییان هەبوو لە کە ئەو بڵێن ئەو گرمەی کە بەرهەمیان هێنابوو نەیانتوانی سایلۆکان نەیانتوانی هەمووی بەرهەم بێنن تا چەند ئەم فۆرمە دەتوانێت ئەم کێشەیان بوو چارەسەر بکاتن بەڵێ هەنگاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان خۆی لەوە دەبێنیتەوە کەوا پشتگیری براجوتیاران بکات بۆ ئەوەی کە تێکا پرۆسە بە بازارکردن دەست پێ دەکات و کە لەسەر ئاستی عێراق وەزارەتی بازرگانی حکوومەتی عێراقی پێ هەڵدەستێت بۆ ئەوەی هیچ گرفتێک ڕوبەروی براجوتیاران نکاتەوە چونکە هەستێکی شۆڤینیمان هەست پێ کردووە لە ساڵانی ڕابردوو بەرامبەر جوتیارانی خۆمان بەشێک لە بەرهەمەکانیان لێکراوەتەوە هەموو بەرهەمەکانیان لێ نەکراوەتەوە بۆ ئەوەی ئەمە بتوانین ئەو بیانوانەی حکوومەتی عێراقی بنبڕ بکەین هەستاوین ئەو هەڵمەتەمان لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەرپا کردو لە سنووری هەموو بەڕێوەبەرایەتی گشتیەکانی پارێزگاکان هەموو جوتیاران تێدا ئاگادار دەکرێنەوە بۆ بتوانن ئەو فۆرمە پڕکەنەوە جوتیاران هەموو زانیاری خۆیان تێدا ئاماژە پێ دەکەن لە سوارچەوەی ئەو فۆرمە سیدیەکی یەکگرت و ئامادە دەکرێت و ڕەوانەی عێراق دەکرێت و ڕەوانەی بەغدا دەکرێت بە هەماهنگی نێوان وەزارەتی کشتتوکاری حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کشتتوکاری عێراقی تاوەکو ئەو گرفتەی ساڵانی ڕابردوو ڕوبەڕووی براجوتیارانمان دەکراوە هەوڵ بدەین لە ساڵی داهاتوو لە بەرهەمی ساڵی ئاندەمان ئەمە بنپێ نەکرێت و بەرهەمەکانیان بازار بەس بۆ جوتیارانی هەرێمی کوردستانە یان لە ناوەڕاست و باشووری عێراقیش جوتیاران ئەو فۆرمە پڕ دەکەنەوە ئەوە پلانی ساڵانەی هەموو بەڕێوەبەرایەتیەکانی پارێزگاکانی سەر بە عێراقیش هەیەە وەروای هەرێمی کوردستان ئەو ساڵ ئەمە ساڵانی پێشش هەمان بووە بەڵام وەکو ئەو ساڵ ئەوها لە هەڵمەتەکی ڕاگەاندی تێدا نەکراوە وەکو بە بەراورد لەگەڵ ساڵانی پێشوو ئەوەش لەوە سەرچاوی گرتکەوە نکۆڵی لەوەی ناکرێت لە پارساڵ ئەو گرفتە هەبووکەوە بەشێک لە جوتیاران ناتوانانی ئەو فۆرمەی خۆیان پڕ بکەنەوە ئایا بە هۆکاری ئەوەی بیکەوە ئاگادار نەبوونیان کەم تەرخەمی لە خودی جوتیارەکان هەبوو هۆکارێک لە هۆکارەکان بۆ ئەوەی بۆ بنەمایەکەوە ئێمە پێداگری لەسەر بکەین کە ئەو فۆرمە بەو شێوازە پێداگری لەسەر بکرێت و لە ڕاگەیاندن ڕنگ بداتەوە بۆ ئەوەی بە گشتگیری هەموو جوتیاران تێدا هۆشیار بکرێن و بڵێ لەگەڵ ئەوەشدا حکوومەتی عێراقی ئەوانیش پلانی ساڵانی خۆیان ڕێک دەخەن بۆ ئەوەی بتوانن لەناو پلانی بە بازارکردنی خۆیان لە سنووری هەموو پارێزگاکان ئەو ڕێژیان لەدەست بێت 45 ڕۆژتان داناوە بۆی جوتیاران ئەو فۆرمە پڕ بکەنەوە جوتیاران چۆن ئاگادار دەکەنەوە کە پێویستە پڕ بکەنەوە بۆی هیچیان بێبەش نەمن لە پڕکردنی فۆرمە ئێمە لە هەموو قەزا و ناحیەکان بەش و بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵیمان هەیە لە ڕێگەی بەش و ئەو بەڕێوەبەرایەتیانە لەگەڵ بە هەمانگی لەگەڵ یەکە ئیداریەکان و موختار و هەموو ئەو دێهاتانە بەسەر دەکەنەوە ئاگاداریان دەکەنەوە تیمەکانمان بەگەڕۆکیش دەگەڕێن و ئاگاداری هەموو براجوتیارەکان دەکرێتەوە لە هەمان کاتیشدا ئەو هەنگاوەیکەوە ئێستا بەڕێستان وەکو لە ڕاگەاندنەکەی جەنابتانەوە کەوا پێداگیری لەسەر دەکرێتەوە شاران تێدا بێن بەشدار بن و جوتیارانی بەڕێز بێن لەو پرۆسەیە ناوی خۆیان تۆمار بکەن تاوەکو لەو ماوەیەکەوە بتوان مافیان پێ نەکرێت و ماوەکەش کورد نییە 45 ڕۆژ دەتوان تێدا سوودمەند زۆر باشە ئەم فۆرمە چی لە خۆت دەگرێت ینی چی تێدا دەنووسرێت ئەنی ئەو جوتیارەی کە دێت کە زەویەکەی چەندە ساڵانە چەند دێنێتن یان بنەتووی چۆنە جۆرە بنەتوەکە یان چونچونی وەردەکاریەکان چی لە ناو فۆرمەکە هەندا ئالۆز نییە جوتیاران هەمویان تێدا بەرچاویان ڕوونە لە ساڵانی ڕابردوو شێوازی ئەو فۆرمە هەر وەک ئەو فۆرمە بڵێ بەڵام هەر بە پێویستی دەزانم کەوا لە ڕوونکردنەوە بدەم خۆی لەوە دەبێت تۆ ناوی جوتیارەکە تێدا ئاماژە پێ دەکرێت و ئەو ڕوبەری ئەو زەویەکەوە لە بەردەستیتی ئایا بەراوە یاخود دێمیە لە هەمان کاتیشدا برشتی پێشببینی کراو لەگە ئەو ڕوبەرەی کەوا دەیچێنیت و لەگەڵ ئەو ڕێژەیەکەوە لە بەرهەم دێت لە زەویەکی دێمی یاخود لەگەڵ زەویەکی بەراو جۆرەکەش تێدا دەنووسێوانێ جۆرەکە چۆنی هەر دانەوێڵە پرۆسی بە بازارکردن گەنمە لە هەرێمی کوردستان زۆر ناگیرێت تەنها گەنم ئاماژە پێ دەکرێت ئێمە پلانەکەمان لە چوارچێوەی گەنم زۆر داڕشتووە باشە کەواتە دوای ئەمە بەرهەمی جوتیارانی هەرێمی کوردستان لە گەنم چەند بێت عێراق بەهانەی ئەوە نابێتن وڵاهی ئێمە لەوەندە زیاتر ناتوانین وەربگرین خۆی ئەهەمیەتەکە لەوە سەرچاوی دەگری بۆ ئەوی بتوانین ئێمە ئەو ئامارە ڕاست و دروستەمان لە دەست بێت و لە هەمان کاتیشدا ئەگەر ئاگاداربی ئێمە لە ناو هەڵمەتەکەت باز لەوە دەکەین جوتیاری ڕاستەقینە بۆ ئەوەی ئەگەر
خوا نەخواستە ئەگەر لە شوێنێک لە شوێنەکانی هەرێمی کوردستان یانە ناوچەیەکی دیاریکرا و خەڵکانێک کەبیکەوە سوء ئیستیفادەی لەو ناوەش کردبی ناوی خۆی تۆمار کردی بۆ ئەوەی بتوانین ناو پرۆسێ بە بازارکردن سوء ئیستیفادە لەو بەرهەمەی بکات و بتوانین بە شێوەیەکی ناشەرعی بەرهەمەکەی خۆی بە بازار بۆ ئێمە پێداگریمان لەسەروێ تەنها جوتیاری ڕاستەقینە ئەو جوتیارێکەوە ڕەنجی هەیە و بەرهەمی هەیە و زەویەکەی خۆی بەرهەم دێنێت بۆ ئەوەی لە پرۆسەی بە بازارکردن بێبەش نەکرێت هەروەک حکوومەتی عێراقی بە هەستێکی شۆڤینی دەڕوانیتە براجوتیارەکانی ئێمە براجوتیارەکانی ئێمەی لە زۆر شت بێبەش کردووە ساڵانە هەندێک پشتگیری هەیە بۆ جوتیارەکانی دەرەوەی هەرێمی کوردستان جوتیارەکانی عێراقیکەوە ئەویش دیاریکراوە بە حەدێکی دیاریکراوە مەحدودە زۆر فراوان نییە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەوان جوتیارانی هەرێمی کوردستان تێدا بێبەش دەکەن هیچ پشتگیری و کار ئاسانی و پێدانی هیچ پێداویستێکی سەردامیانیان پێنا ئەگەر کوتا پرسیارم ئەوە بێتن بۆی جوتیاری ڕاستەقین و ناڕاستەقین لێک جیا بکەینەوە کاتێک باسی زەویەکەی دەکرێتن لیژنەیەک شتێک هەیە بچێت زەویەکەی ببینێتن یان بۆەوەی دوو جوتیار بەرنا بەیەک زەوی دانا بەزن بۆی تووشی ئەو کێشتانە نەبێت بەڵێ ئێمە لە هەموو بەش و بەڕێبەراتەکانی سنووی بەڕێبەراتی گشتیمان ئەگەر بۆ نمونە وەربگرین ئێمە ئاماری ڕوبەری زەویەکانمان لەبەردەستا دەزانین ئەو کەرتە یان ئەو ناوچەیە چەند دۆنم زەوی لەبار و گونجاوی هەیە بۆ پرۆسەی داچاندنی دانەوێڵە ئێمە لە چوارچەوەی ئەو ئامارەی کە لە دەستمانە لەگە ژمارە ئەو جوتیارەیەکەوە لەو فۆرما پڕی دەکەنەوە ڕوبەرەکە و ئەو ڕوبەرەیەکەوە لە فۆرمەکە بەدەستمان دەگات و لەگە ئەو ڕوبەرەیەکە لە لای خۆمان هەمانە بەراوردی دەکەین دەبێت هاوتەریب لەگەڵ یەک بڕۆن ئەو کات بۆمان ڕوون دەبێتەوەکەوە هیچ جوتیارەکی وهمی تێدانە لە هەمان کاتیشدا ئێمە پشت دەبەستین بە زانیاریەکانی ساڵانی ڕابردوو چێک دەکرێتەوە بە هەماهنگگی لەگەڵ موختار و یەکە ئیداریەکانی ناوچەکە وە تیمە گەڕۆکانشمان پێداگرن لەسەرەوەی ئەو خەڵکەیەوە شایستە نیە ناوەکانیان بە دوور بچێت زۆر باشە دوور لەگەنم ساڵانە ئێوە بپارستنی بەرهەمی ناخۆ قەدەغە لەسەر هەندێک بەرهەم دادنێن ئەمڕۆ ئێوە 6 کوگە علوەتان سزادا بۆی ئەوەی کە قەدەغە لەسەر هاوردەکردی کاو هەبوو و ئەوان هاوردیان کردو بە ڕێگەی ناسەیان بە ڕێگەی تایبەت پلانتان چییە بۆوان ئەو شوێنانێک کە کاتێک قەدەغە لەسەر بەرهەمێکی ئەوان هاوردە دەکەن و سزاکان چییە بەس داخستنەکەیان سەیماتیش دەدەن بەڵێ ئێمە ئەو ساڵ بەرهەمەکانمان لە ئاستێک بەرز بوو سەرڕای ئەوەی کەوا پێداویستی ناوخۆی پڕکردبووە پێویستی بۆی دەکرد لە دەرەوەی هەرێمی کوردستان بگرێت لە دەرەوەی عێراق و بۆ وڵاتانی دراوسێ و چەندی وڵاتی دیکە سوودمەند بوون لە بەرهەمەکانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئەو ئاستە بەرزە دانەبەزیت پێویستیەکانی جوتیاران لە خۆی لەوە دەبینەوەکەوە سنوورەکان کۆنتترۆل بکرێت و چاودێری شەبێت بۆیە لە شوێنێک لە شوێنەکان کاتێکەوە بەرهەمەک لە چوارچەوەی ئەو پلانەی ڕۆژنامەی کوشتتوکاڵیکەوە دانراوە قەدەغەنە دزە دەکات و دێتە ناو بازارەکانی علوەمیوە کە بە بازار دەکرێت دەبێتە زیان بۆ براجوتیارمان ئەوە ڕۆلی ما پێویستە ڕۆلی خۆمان ببینی بۆیە لەو چوارچەوە ئێمە بەدواداچوومان کرد ئەو شوێنانەکەەوە ئەو بەرهەمانە قەدەغە کرابوون بە بازاریان دەکرد ئێمە سزای داراییمانداون و هۆشداریمان پێداون ئەگەر بێت و ئەو سەرپێچیانە دووبارە بکەنەوە ئێمە سزاکانمان تونتر دەبێت بۆیان هێمن سید مراد بەڕێبەری گشتی شوکاڵی هەولێر سپاس کە لەگەڵ سپاس بۆ ئێوەش